خۆشەویستانی نارتی لە هەرکوێکن جوانترین سڵاوی ئێمەتان لەبێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی لێرە و لەوێ لەگەڵ ئێوەی خۆشەویستا بەردەوامین. بەرنامەی لێرە و لەوێ لەم ئەڵلقەیەدا سێ بڕگە و بابەتی جیاوازی بۆ ئامادەکردوون لە سێ وڵاتی جیاواز و هەروەها لە هەرێمی کوردستانەوە. بەو پێی لێرە ئاین بەشێکی سەرەکیە لە سەرچاوەکانی یاسادانان بە جۆرێک لێرە ئاین بەشداری دەکات لە دەسەڵاتەکانی دادوەری و بەڕێوەبردن و جێبەجێکردن. لە سەدەی پێنجی زاینیدا ساسانیەکان حکمیان لە کوردستان دەکرد. لە ساڵی 598 زاینیش فتوحاتی ئیسلامی پەلی کێشا بۆ ژێر دەسەڵاتی ساسانیەکان و هەر لەو ساڵەدا سوپای ئیسلام لە حەمرینەوە دەستیان کرد بە فەتحکردنی کوردستان. بەشێکی زۆر لە ناوچەکانی کوردستان بەبێ جەنگ کەوتنە ژێر ڕکێفی سوپای ئیسلام جگە لە ناوچەکانی خانەقین و جەلەولا و خوڕەماباد و قەڵاتزەی ئێستا کە شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر سوپای ئیسلامدا تیاندا ڕوویداوە بە جۆرێک وەک لە مێژوودا هاتووە لە جەلەولا شەڕێکی خوێناوی بەرامبەر سوپای ئیسلام کراوە. سەرەتای ساڵانی 600ەکانی زاینی بە تەواوەتی فتوحاتی ئیسلامی گەشتە ناوچە جیاجیەکانی کوردستان. عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتابیش کە ئەو کات ڕاوێژکاری ئاینی سوپای ئیسلام بوو بڕیاریدا سێ مزگەوت لە کوردستان دروست بکات کە یەکێکیان مزگەوتی خوڕماڵ بوو. ئەوانی تریش مزگەوتی نگڵ و مزگەوتی پاوە بوو لە خۆرهەڵاتی کوردستان. لەو کاتەوە تاکو ئێستا مزگەوتەکان بوونەتە مینبەرێک بۆ ئاراستەکردنی کۆمەلگا و تەنانەت ئاراستەکردنی سیاسیەکان و داڕشتنەوەی یاسای وڵاتیش لەم هەرێمی کوردستانەدا. سەرباری تێپەڕبوونی ئەو سەدان ساڵە بەسەر حکومڕانی لە کوردستان و شۆڕشی چەکداری لە ناوچەکەدا بەرامبەر ئەو هێز و دەسەڵات و حکوومەتانەی دژ بەگەلی کورد بوون، بەڵام تاکو ئێستا بەشی زۆرینەی کورد پەیڕەوی ئاینی ئیسلامن. ئەو وەرچەرخانە گەورەی ئاین لە سەدەی شەشەمی زاینیدا لە کوردستان ڕوویداوە تا ئێستا ڕووی نەداوەتەوە. بۆیە زۆرینەی خەڵکی ئەم کوردستانە پەیڕەوی ئاینی ئیسلام دەکەن. لە هەرێمی کوردستان سەرباری بوونی چەندین لایەنی سیاسی ئەلمانی وەک خۆیان بانگەشەی بۆ دەکەن، بەڵام تاکو ئێستا لە کاتی ڕووداوەکان یان کێشەیەک یان هەڵبژاردن بۆ بەدەستهێنانی کورسی دەسەڵات بە هەمان شێوەی لایەنە سیاسیە ئیسلامیەکانی کوردستان حیزبە ئەلمانیەکانیش پەنا بۆ پیاوە ئاینەکان دەبن. ئێمە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام ئاینێکە لە دێر زەمانەوە هەڵقوڵاوی ناخی مرۆڤەکان و دانیشتوان و هاونیشتیمانیانی کوردستانە. بەڵام لێرە و لەوێ کۆمەڵێ ستەم لە ئاین ئەکرێ بە ناوی ئاینەوە. گرنگەوەی ئێمە بزانین سەرچاوی ئاینی ئیسلام بریتێ لە سەماحەت پێکەوە ژیان، بریتێ لە ئاوەدانی سەرزەوی، بریتێ لە باشی و جوانی مرۆڤەکان پێکەوە، بریتێ لەوەی کەوا مرۆڤەکان لەژێر سایە و سێبەری یاسایەکی خواییە هەموو مافەکانیان وەرگرن، مافەکانیان زەوت نەکرێ. ئایا ئەو مافەانە مادی بێ یاخود معنەوی بێ؟ گرنگە لە کۆمەڵگەی خۆمانە ئاین یاخود کایە جیاوازەکان تێکەڵ بە ئاین بنیە ئاین تێکەڵ بە کایە جیاوازەکان. گومانی تیانی ئاین چەترێکی بەرفراوانە ئەبێ هەموو کایە کۆمەڵایەتەکان لەژێر ئاینە جێگەیان بێتەوە و ڕێگەیان بێتەوە. وەگوتیشم مادام ئاینی ئیسلام دینی سەماحەت و لێبوردن و خۆشەویستیە بێگومانە بێ کایەکانی تر تێکەڵ بە ئاین بکرێن و ئاینیش تێکەڵ بە جونگەکانی ژیان بکرێ. ئەو کاتە ژیانێکی بەختەوەر و خۆشنود و کامەران فەراهەمێت و بەرهەمێت بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە. لەم هەرێمی کوردستانە پیاوانی ئاینی و مەزهبی بە تایبەتی ئاینی ئیسلام و مەزهبی سونی بە پلەی یەکەم لە کات و شوێنە جیاوازەکاندا ڕۆڵ و کاریگەری بەرچاویان هەبووە بۆ ئاڕاستەکردنی بەشێکی زۆر لە دانیشتوانەکەی. ئەمە جگە لە کاریگەری ئاینی ئیسلام لەسەر دانان و داڕشتنەوەی یاساکانی وڵات و بەڕێوەبردننی ئەم هەرێمە. هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی وڵاتی عێراقدایە و عێراقیش لە ساڵی 1924ەوە دەستوری هەیە، ئەم دەستورەی عێراقیش 8 جار گۆڕانکاری تێدا کراوە یان سەر لە نوێ نووسراوەتەوە. بە گوێرەی دەستورەکانی عێراقیش ئاینی ئیسلام بە سەرچاوەی سەرەکی یاساکانی وڵات دادەنرێت. هەرچەندە هەرێمی کوردستان تاکو ئێستا دەستوری نییە،
بەڵام بە جۆرەی یاسای وڵات نابێت پەرلەمانی کوردستان هیچ یاسایەک دەربکات پێچەوانەی ئاینی وڵات بێت کاویش ئاینی ئیسلامە. کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی دینیە هیچێتر لە بنەماکانی یاسا بریتە لە عرف ئێمە زۆربەی ئەوەی کە وەرمانگرتو هەڵسوکەوتی ڕۆژانەمان توانین بڵێن بنەمای وەکۆڵێ عرفەکانیشمان بنەمایشی دینی وەرگرتوانی ئەتوانم بڵێم هەموو پنتەکانی کۆمەلگای کوردی هەموو هەڵسوکەوت و مامەڵەکانی کۆمەلگای کوردی فۆرمێکی دینی بەسەر یاساڵە بەبێ ئەوەی خۆمان بمانەوێت یا بێ ئەوەی وەکۆڵە شتێکی ئارەزوومەندانە نییە ینی ناتوانین هیچ پنتێکی کۆمەلگا هیچ هەڵسوکەوت و مامەڵێکی کۆمەلگا دابڕکەین لە بنەما دینەکان لەبەرەوەی وەکو ئامارانی کە لە بەردەستایە لە سەدا 90 زیاتری هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان یا دانیشتوانی هەرێمی کوردستان هاوڵاتی مسلمانن و ڕنگدانەوەکە لە سەریان زیاترە و لە کایە دینیەکان زۆرتر ئەم شتانە دەرەکەوێت و ئەگەر بۆ نمونە ئەگەر کەسێک تاوانێ بکات ڕەنگە ئەوەنەی لە سزا دینیەکە ئەترسێت کەمتر وەکۆڵە لە سزا یاساییەکە بترسێت. شۆڕبوونەوەی ئاین لە نێو یاساکانی هەرێمی کوردستان بە جۆرێکە لە یاسای باری کەسێتی مادەی 2 هاتووە ئەگەر کێشەیەک دروست ببێت و لە یاساکەدا سزا یان بڕیاری کۆتایی تێدا نەدرابوو ئەوە دادوەر دەگەڕێتەوە بۆ ئاینی ئیسلام و بە جۆرەی ئاینی ئیسلام بڕیار لەسەر کێشەکە دەدات. سەرباری زۆرینەی پەیڕەوانی ئاینی ئیسلام لە هەرێمی کوردستان و تێکەڵبوونی ئاین لە کایە جیاوازەکانی ئەم هەرێمەدا بەڵام بەشێک لە نووسەران و ڕۆشنبیران ئەم جۆرە لە تێکەڵبوونی ئاین و بەڕێوەبردن لە وڵاتدا پێیان گونجاو نییە. یاسا تقریبا لە زیاتر لە 180 جاکردنەوەی ئاین لە سیاسەتێکە کە لەوانەیە کە ئەبێ ئەو حیزبە بەناو عیلمانیانەی کە هەند لە کوردستانە وەڵام وەکو خۆم نایبینم ئەحزابێکی عیلمانیمان هەبێت لە کوردستانە پێم باشە ئاین بە تەواوی جیا بکرێتەوە لە سیاست زیاتر تێکەڵاوی مافە سروشتەکانی خەڵکی نەبێت ئەمڕۆ کە لە کوردستانە ئەگەر چاوی بخشێنین ئاین پەری کێشاوە بۆ هەموو ئازادی فەردەکان تۆ هەمومان لە یەک چوارچێوە بەهینی ئاینی بە حکمی ئاینی ئەمەیان غەر کردو ناتوانین ممارەسی ئازادی سەردەکانی خۆشمان بکەین. ئەلبەتە ئەمە ژینێکە ئەوەی زیاتر ببە یاسا ئەم شتێک لای بکرێتەوە بەڵام لە کوردستانە نەتوانراوە هەتا حیزبی عیلمانیەکانیش نەیانتوانی ئەو یاسای ئاین و یاسای مافی سروشتی خەڵک جیا بکەنەوە لە یەک ئاین بە جێگەی خۆی و سیاسەتیش بە جێگەی خۆی تر کاتی ئەوەی بە قانون جیا بکرێتەوە یەکێ لە کێشە سەرەکانی ئێمە هەم لە عێراق و هەم لە کوردستانیشە تەواوی مادە دەستوریەکانی یاسای عێراقیش و کوردستانی کە خاوەنی یاسایەک نین سەرچاوی سەرەکی لە ئاینی ئیسلام وەرگرتووە. جیاواز لە کایە سیاسی و کۆمەڵایەتی و یاسایەکان کە لە هەرێمی کوردستان ئاینی ئیسلام تێکەڵکێشی بووە تەکیە و خانەقا و مەدرسە ئاینیەکان لە هەندێک شوێن جێگای خوێندنگا حکومیەکانیان گرتووەتەوە تەنانەت لە خوێندنگا حکومیەکانیش وانەیەکی ئاینی بە خوێنکاران دەوترێتەوە. وریا حەمەکەریم NRT ناحی بیارە لە سنووری هەڵەبجە. شۆڕشی فەڕەنسا لە ساڵی 1970 سەرەتایەوە بۆ سەرهەڵدانی ئەلمانیەت لە کۆمەڵگەی فەڕەنسیدا. هەندێک لە مێژونووسان پێیان وایە کەنیسا هۆکار بۆ سەرهەڵدانی ئەلمانیەت بە تایبەت لە دوای شەڕی نێوان کاسۆلیک و پرۆتستانتەکان کە بەو هۆیەوە سەدان هەزار کەس لە فەڕەنسادا کوژران. من ئێستا لە گۆڕەپانی باستیم لە شاری پاریس لێرە یەکەم هەنگاوی بە ئەلمانیکردنی کۆمەلگای فەڕەنسی لە ساڵی 1970 لە کاتی شۆڕشی فەڕەنسیدا دەست پێ دەکات. ئێرە بەندیخانەی وڵاتی فەڕەنسا بوو بەندیخانەی پاشایی بوو ئەلێرە شۆڕژێڕەکان هاتنەوە بەندیخانەکان تێکدا ئەوەی ماوەتەوە تەنها ئەم مۆنیومنتەیە کە لە بەندیخانەکە ماوەتەوە وە لەوێوە ئەوان یەکەم هەنگاویان ناشۆڕژێڕەکان کە جارنامەی مافەکانی مرۆڤی فەڕەنسایان نووسیەوە مافی مرۆڤ و مافی هاوڵاتیان کە ئەمەیە و بۆ یەکەم جار لە مێژووی ئەوروپایە لە بەندی دەیەم باس لەوە دەکاتکەوە هەموو هاوڵاتیان ئازادن لەوەی هەر بیر و باوەڕێکی ئاینیان هەبێ یاخود بێ ئاین بن. بە گوێرەی داتایەک لە ساڵی 2015دا لە ناو میدیای فەڕەنسی ئەو وشەیە کە زۆرترین جار بەکار هاتووە وشەی لایسیتەیە واتە ئەلمانیەت
و سۆسیۆلۆژی کورد عادل باخەوان کتێبێکی نووسیوە بە ناوی کۆتایی عەلمانیەت مۆدرنیتێ ئاینی و ئاینی مۆدرنیتێ. مێژووی فەڕەنسا بریتی بوو لە مێژووی جەنگی ئاینەکان. سەدان هزار کەس لە کاتۆلیکەکان لە پرۆتستانەکان سەریان لەم کۆڵان و بازاڕانەی پاریسا پەڕێنراوە. تەنانەت کاتۆلیکەکان سەری پرۆتستانەکانیان کردووە بەدارە و هەڵیان واسیوە لەناو جۆگەلەکانی ئەم گەڕەکەی کە خۆمانتیانی کە پێوترێ باستی کورد پێڵێ باستیل خوێنی ئایندارەکانی پێهاڵچۆڕیەوە نیە بۆی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە لایسیتی لە فەڕەنسا چۆن جێبەجێەکرێ زۆر گەرنگە کە ئێمە بزانین ساڵی 1905 یاسایی ئەوەی کە لە فەڕەنسا و لە جیهانیشان ناسراوە یاسای لایسیتی دەرچووە لە ساڵی 1905 کە ئەم یاسایە دەرەچێت لەبیرت نەچێت کاکەڵگوت من باسی یاسا ئەەکەم یاسا واتە لایسیتێ لە ئاستی یاسایە کەم یاسایە دەرەچێت بە هیچ شێوەیەک وشەی ئەوەی کە پێی وترێت لایسیتێ نەهاتووە ئەوەی کە عەرەبەکان پێڵەن عەلمانێت لەگەڵ کوردەکانە عەلمانێت ینی ئەم وشەیە لە ناو یاساکە بوونی نییە ئەوەی کە بوونی هەیە جیاکردنەوەی دەستگا دەوڵەتیەکانە لە دەستگا ئاینەکان واتە ئەوەی کە هاتووە لە یاساکە دەستگا دەوڵەتیەکان چیتر مافی ئەویان نییە دەست بخەنە ناو کاروباری دەستگا ئاینەکانەوە وەکو دەستگا ئاینەکان مافی ئەویان نیە دەست بخەنە کاروباری دەستگا دەوڵەتەکانەوە لە هەمان کاتە دەوڵات وەکو دەستگا کۆمەڵک ئەرکیەکەوێتە سەرشان لە ناو دەستگاکە و دەستگا ئاینەکانش کۆمەڵک ئەرکیانەکەوێتە سەرشان یەکەم ئەرکی دەوڵەت بریتە لە چی بریتە لەوەی کە گەرانتی هەموو عیبادات و پەرستن و پراکتیکە ئاینەکان بۆ هەموو ئاینەکان لە یەک ئاستاوەکو یەک دابین بکە ئەرکی ئاینەکانش بریتە لە چی بریتە لەوەی کە سەرێشە بۆ دەوڵەت دروست نەکەن کە گرفت بۆ دەوڵەت دروست نەکەن بە گوێرەی پێناسە ئینسیکلۆپیدیای فەڕەنسی بۆ وشەی لایسیتێ یاخود ئەلمانیەت باس لەوە دەکات کەوا جیاکردنەوەی دەسەڵاتی سیاسیە لە دەسەڵاتی ئاینی واتە دەبنە دوو دەستگای جیاواز دەسەڵاتی ئاینی یاخود دامەزراوە ئاینیەکان بۆیان نیە بە هیچ شێوەیەک دەستوەر بدەنە ناو کاروباری دەستگاکانی دەوڵەت لەسەر هەر سێ ئاستی دەسەڵاتی یاسادانان بێ یاخود جێبەجێکردن بێ یاخود دادگاکان بێ دوای ئەوەی کەوا لایسیتێ لە دەستوری فەڕەنسادا بە یاسا دەسەسپێندرێ ئەوە دەبێت لەلایەن هەموو پارت و ڕێکخرا و هەموو هاوڵاتیانەوە بە هەموو شێوەیەک ڕێزی لێ بژیرێ واتە هیچ کەسێک ناتوانێت دژی ئەو یاسایانە بێ یاخود دژی ئەو بنەمایانە بێ کەوا ئەلمانیەتی تێدا سەسپێندراوە لە وڵاتی فەڕەنسا و بەشێکی لە مێژونووسان باس لەوە دەکەن کەوا دەسەڵاتی کەنیسا ئەو کاتێک کەوا دەسەڵاتدار بوو لە سەردەمی پاشایەتی هۆکارێک بۆ ئەوەی ئەلمانیەت لە وڵاتی فەڕەنسایە بسەسپێندرێەوە وڵاتی فەڕەنسا بێتە وڵاتێکی ئەلمانی بە تایبەت دوای ئەوەی کەوا شەڕێکی گەورە لە نێوان پرۆتستانتەکان و کاسۆلیکەکان ڕوودەدا و بە سەدان هزار کەس دەکوژێن لە ئەوروپایە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا بیر لەوە بکەنەوە کە دەسەڵاتی ئاینی جیا بکەنەوە لە دەسەڵاتی سیاسی و بەمەش وڵات ئارام دەبێتەوە دواتریش بەرەبەرە ئەو بنەمایانە بنەما ئەلمانیەکان لە وڵاتی فەڕەنسا دەسەسپێندرێن لەم ساتە وەختە ئەم ئەلمانێتە ئەم لایسیتێت کە جاران لە ساڵی 1905 پرەنسیپی گەرانتیکردنی ئاینەکان بوو بەداخەوە پەڕیوەتەوە بۆ ئایدۆلۆژیا بووە بە ئایدۆلۆژیای کۆمەڵێک ئەکتەری سیاسی و کۆمەڵێک دەستگای دەوڵەتی یعنی چی ئایدۆلۆژیا واتە ئەوەی فەڕەنسیەکان بە موسڵمان و کاتۆلیک و جودایسم و بێباوەڕ و ملحیدەکانەوە ئینتیمایان بۆ ئەم ئایدۆلۆژیایان نەبێت وەکو کەرەسەی جەنگ وەکو میتۆدی ململانێ وەکو دوورخستنەوەی کەسانی تر بە دوشمن تەماشاکرێن ئەمە یەکێکە لەو قەیرانانەی کە جمهوریەت پێوە ئەناڵێنێ و ئەگەر لە بەرزوترین کاتە داهاتوویەکی نزیکە چارەسەری نەکە واتە نەگەڕێتەوە بۆ یاسا ئەسڵێکە و واز لە ئەلمانێت نێنێ وەک ئایدۆلۆژیا ئەکرێ قەیرانی زۆر گەورەی بۆ دروست بکە من تەنها 100 مەترێک لە مەیدانی باسیەوە دوورم کە بۆتە ڕەمزی شۆڕشی فەڕەنسی و دامەزراندنی ئەلمانیەتی فەڕەنسا ئەمە کڵێسایەکە کە وەکو خۆی ماوەتەوە کە هی پێش سەردەمی شۆڕشی فەڕەنسایە بەڵام شۆڕژێڕەکان ئاین بە شێوەیەکی کردەیی پەراوێز دەخەن بەڵام دەستگا ئاینیەکان دەمێنەوە و لە دەسەڵاتی سیاسیدا دەماڵدرێن بە شێوەیەک لەسەر ئاستی جیهان کە دوا بزمار لە تابوتی ئەلمانێت وەک ئایدۆلۆژیا بدەین بەڵام لە هەمان کاتە
ئەلمانێت وەکو پرەنسیپی پارێزگاریکردن لە ئاینەکان و جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتری لەسەر ئاسی هەموو جیهان خۆی فەرزەکە بەسەر هەموو کۆمەلگا مۆدێرنەکانە. پێش ئەوەی کەوا وڵاتی فەڕەنسا ببێتە ئەلمانی لە سەردەمی پاشایی هەموو قوتابخانەکان قوتابخانەی ئەو قوتابخانە نەبوون کەوا ئاینی بوون و دەرسی ئاینیان وانەی ئاینیان تێدا دەخوێنرا بەڵام دواتر هەموو قوتابخانەکان بوونە قوتابخانەی دەوڵەت و وانەی ئاینیان بە هیچ شێوەیەک پەروەردەی ئاینیان تێدا ناخوێنرێت تەنها ئاین وەکو مێژوو تیاندا باز دەکرێت و وەکو مێژوو وەکو زانیاری مێژووی باز دەکرێت نەک وەکو پەروەردەی ئاینی. سێکولاریزاسیۆن بریتیە لە پرۆسێسی بیناکردنەوەی کۆمەلگاکان لەسەر بەهانە ئاینیەکان. ئەمەش لە ناو مێژوویەکی درێژە دروست ئەبێ. بەڵام ئەلمانێت یاخود با بڵێن لایسیتێ بەم فۆرمەی کە ئێستا پراکتیکە کرێواتە فۆرمە ئایدۆلۆژیەکەی ئەوەیە کە تەرجەمە کراوە بۆ ململانەیەکی فەلسەفیانەی جەنگەرا لەگەڵ نەک بەتەنها پراکتیکی ئاینی بەڵکو لەگەڵ هەموو مانیفێستاسیۆنێکی ئایناوەکە ئەوەی کە کۆمەلگا بەشەرەکان پێویستیان بە ئاین نەبێ لەگەڵ سێکولاریزاسیۆنە ئاینەکان ئەتوانن ڕەوت بکەن بژین بمێننەوە و بەردەوام بە ژیانی خۆیان بدەن. بە جۆرەی یاساکان و بنەماکانی ئەلمانیەتی فەڕەنسا پیاوانی ئاینی وایە نییە بە هیچ شێوەیەک دەزۆر بدەنە کاروباری دەسەڵات و دەوڵەتی فەڕەنسا واتە کەسانی ئاینی وایە خۆیان کاندید بکەن بۆ پەرلەمان یاخود بۆ سێنا یاخود هیچ بەرپرسیارەتیە گۆربگرن لە ناو دەستگاکانی دەوڵەت بەڵام ئاین بە شێواز و فۆرمی دیکە دێتەوە ناو کۆمەلگا ئەویش زیاتر شێوازە کللتوریەکەیە بۆ نمونە دارسنەوبەرێک وەکو ڕەمزێکی ئاینی ماوەتەوە بەڵام بووە بە جەژنێکی کللتوری کە یادی لە دایکبوونی مەسیحە بەڵام داماڵدراوە لە هەموو ئەو دەسەڵاتە سیاسیانەی کە پێش شۆڕشی فەڕەنسی هەیبووە و لە هەموو ئەو کاریگەریە سیاسیانەی کەوا پێش شۆڕشی فەڕەنسی لە سەردەمی پاشایەتی هەیبوو. فەرمانگەکانی حکوومەت لێرە لە هەرێمی کوردستان ئەو شوێنەی کە هاوڵاتیان و فەرمانبەران تێدا بەریەک دەکەون. بەهۆی نەبوونی سیستەمی ئەلکترۆنی لە بەشێک لە فەرمانگەکان لە هەرێمی کوردستاندا وای کردووە کار و مامەڵەی هاوڵاتیان بە سەختی بەڕێوە بچێت. قەرەباڵغی بەشێک لە فەرمانگەکانیش وای کردووە کە هاوڵاتیان و فەرمانبەران بێزار بن. لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمدا ئەنجومەنی وەزیران لە 21 وەزارەت پێک دێت. هەریەک لەم وەزارەتانە کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی هەیە بۆ بەڕێکردنی شوکارەکانی هاوڵاتیان. لەم راپۆرتەدا هەوڵ دەدەینەوە ئیشانەی کە لە هەردوو بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و کارتی نیشتیمانی هەولێر هەیە یاخود ئەو کێشانەی بۆ هاوڵاتیان دێتە پێش بیخەینە ڕوو. بەڕێوەبەری پاسپۆرتی هەولێر باز لەو کێشانە دەکات کە ڕۆژانە تووشی هاوڵاتیان دەبن لە دەرهێنانی پاسپۆرت و هەروەها وەگاماژەشی پێدەکات ڕۆژانە 500 هاوڵاتی زیاتر سەردانی ئەو بەڕێوەبەرایەتیە دەکەن. بەڕێوەبەرایەتیەکەمە لە دوو نووسینگە و بەشێک پێکاتوە. نووسینگەی یەکی پاسپۆرت تەنها بۆ نوێکردنەوەی پاسپۆرتە وارووا بەشێکمان هەیە بۆ ئەوانێکەوە پاسپۆرت ون دەکەن یان بەزر دەکەن و نووسینگەی دوو تەنها بۆ ئەو کەسانەیەکەوە یەکەم جار پاسپۆرت دەدەینن ئەوان سەرداری وێندە دەکەن و دەمەوێت شتێک ڕۆنکەمەوە بەڕاستی ئەو کەسانێکەوە لە دەرەوەی وڵات پاسپۆرت ون دەکەن تکایە دەتوانن لە ڕێگای ئەوەی ئاگاداری پۆلیسی وڵاتە دەکەن ئینجا نووسراوێکیان دەنێ بۆ سەفارەتی عێراقی لەوێ پاسپۆرتی مرور کە پێدرن جەوازی مرور دەیدەنێ بۆ یەکسەر دەتوانی پێ بگەڕێتەوە و کێشەی نابێ کە هاتە هێرکوانە سەردانی دادگا دەکات و ئاگاداریان دەکاتەوە و ئێمەش پاسپۆرتێکی نوێ پێ بدەین. لە ساڵی ڕابردوودا 18586 پاسپۆرت بۆ هاوڵاتیان دەرکراوە لە شاری هەولێر و 57 داواکاری تەزویر هەبووە کە دەستی بەسەردا گیراوە و زیاتر لە 23500 پاسپۆرتیشیان بۆ ئاوارەکان دەرکردووە کە لە شارەکانی دیکەی عێراقەوە ئاوارەی هەرێمی کوردستان بوون.
ئەم بەڕێوەبەرەتیە لە 12 بەش پێک دێت لەگەڵ ئەمید ئیبتیهال سەرێک لە بەشەکان دەدەین بۆ ئەوەی بەڕێکردنی مامەڵەی هاوڵاتیان ببینین. نووسینگەی یەک 12 بەشە لە بەشی مەنع سەفەر هاوڵاتی دەست پێ دەکات کە پاش معاملاتی کە دەکاتەوە لە بانقی چەکی دەبڕیتن معاملەکەی فۆرمشتەکانی پڕ دەکاتەوە دێتەوە لە جوازاتی هەولێر لێرە بەشی مەنع سەفەرە یەکەم جار مەنع سەفەری تەواو دەکات دێ بەشی دووەمی بەشی وردبینە ئەفسەرەکە خۆی مەسئولە لەسەر مسمسەکاتی تدقیق مسمسەکاتی دەکاتن کە ئایا مەزبوطە مەزبوط نەواقص شتیها یان تەزویرە یان ئەسڵیە کە تەکید دەکات مسمسەکاتی مەزبوطە ختمی خۆی لێ دەدا لەسەر فایلەکەی لەسەر مسمسەکاتی تەحویلی مۆزەفەکان دەکاتەوە مۆزەفەکانیش ئیشیان لە بەشی وردبینیە تدقیقی فۆرمەکەی دەکەنەوە. ئێستا ئێمە لە بەڕێوەبەرەتی کارتی نیشتیمانی شاری هەولێرین لە ئێستادا هاوڵاتیان پێویستێکی زۆریان بەم بەڕێوەبەرەتیە دەبێت لەبەرەوەی هەر مامەڵەیەتێکی هاوڵاتیان لە دام و دەستگا حکومەکانی شاری هەولێر یاخود هەرێمی کوردستاندا هەبێت دەبێت پێشتر ئەم کارتیان هەبێت. دەچینە بەڕێوەبەرەتی کارتی نیشتیمانی و کێشەی هاوڵاتیانە دەبینین کە هەر یەک لەوانە زیاتر لە 5 کاتژمێرە چاوەڕوانی بەڕێکردنی مامەڵەکانیانن. کارتی نیشتیمانی بریتە لەو کارتە نوێیەی کە جێگرەوەی هەوی ئەحوالی مەدەنی و ڕەگەزنامەی عێراقیە ئەو پرۆسەیە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانی دنیاە کراوە ئێمەش وەکو هەرێمی کوردستان توانیمان سوود لەو تەکنەلۆژیای نوێ وەگرین لە بواری ئایتی کە شۆڕشێک بەرپا بووە لە بواری دروستکردنی دۆکیومنتەکان و تابعی لێزەری و ئەو کارتە دروست بکرێ کە بیشتی ئەمنی تێدایە و ڕێژەی تەزویری تێداکردن 100 و بە تابعی لێزەری دەنووسرێتەوە و ناتوانێت بە هیچ شێوەک تەزویری تێدا بکرێت. ئەم منداڵی لە هۆڵی چاوەڕوانیدا خەو بردوێتیەوە لە چاوەڕوانی مامەڵەکەیەتی بۆ ئەوەی کارتی نیشتیمانی بۆ دەربکرێت. هاوڵاتیەکی دیکە زیاتر لە 3 جارە دێتە ئەم بەڕێوەبەرەتیە و دەشڵێت کێشەکەی ئەوەیە لەم قەیرانە داراییەدا ئەم هەموو پارەیە بۆ مامەڵەیەک وەردەگرن. ئێستا من ئەو ڕووکە هاتم ئەوەی دایکمم هێنا ئەوە سێمین جارە بیهێنم جارێک هێنام گوتیان ئەوە شەرق نییە غەربە هەتا تاکیدکەنەوە جارێکی دەرهێنامەوە گوتیان نا ئەوە دەبێت فەحسی چاوی بۆ بکەن چاوی ئەوەیە فەحسی چاویش بە خۆت دەزانی لیژنەی پشتچینین و فەحسی تۆبی دەوێتن ئەوە زۆری دەوێت تقریبان 8 ڕۆژیش لەوێن دەردواکەوتی. ئێستا هەمیسان دیسان هاتینەوە ئێستا ئەو جارە هاتینەوە بڕۆ ئەو هەموو غورفە ئەو پیرێژنەت ئێستا بینی ئەو هەموو غورفەی پێ بکە قاتی سەرەیە دەرێن خوارێ نییە ئەخبابەوە خوارێ بە مەسعەدی دەیبەی نابی بە عارەبانەی دەیهینی عارەبانە نییە یعنی بەڕاستی زۆر شتێکی زۆر ناخۆشە بۆ یەک پول کڕینی پولێ عریزە نووسێ بچم من بۆم بنووسی ئەویست غەڵەت بکە عریزە گوتم خاڵە گیانوان نییە غەڵەتە خۆ خاڵە گیان تو شادەی شەشی ئیبتیدایی هەیە من مدەڕیسم من دەزانم ئەوە غەڵەتە یعنی بزانە ئەو وڵاتەیمە زۆر سەیرە. بەڕێوەبەرەتی کارتی نیشتیمانی لە 2 بەشی باکوور و باشوور پێک دێت کە بڕیارە لە چەند مانگی داهاتوودا 32 بەڕێوەبەرەتیکەی بۆ بکرێتەوە بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی لەسەر ئەم بەڕێوەبەرەتیە. ئەم ژن و پیاوە پیرە ماوەیەکی زۆرە لێرە دانیشتوون بەڵام ئێستا کە کاتژمێریە کونیوی دوای نیوەڕۆیە تا ئێستش پیانوتون چاوەڕێکەن. ئەم پیاوە دەڵێت کەس لە کەس تێناگات هەر فەرمان بەرەو دەڵێ بچۆ بۆ لای ئەوی دیکە و کەسیش ئیشەکانمان بۆ بەڕێناکە. وەڵی ناڕوە ئیشەکە ناڕوە دانیشتێ دەێ بڕۆ لێ عایدی وێ ئەو دەێ بڕۆ عایدی وێ ئەو دێ بڕۆ عایدی وێ ئەوە کەژینە وایە بابە وایەوە ئەخ نابی ناکو دەبێەوە هیچ چێشەمان دەبوو بەخوای ئەو دێگۆم قەرەباڵغا ئەو دێگۆم قەرەباڵغەم ئیشێم ناکەم ئەو قەرەباڵغا ئیشێ ناکەم ئەوە ڕاوەستا بوو بیا گوتی هەڕۆکردنەوەی پێی بێ دانیشتەکە لاڕۆینی گوتاسی مۆزە بڕۆم نەدەرێ ئیشانۆ مەکە خەراس ڕازەوە. کێشەی گەورەی هاوڵاتیان چەند جار هاتنەوەیانە بۆم بەڕێوەبەرەتیانە بۆ بەڕێکردنی مامەڵەکانیان لە کاتێکدا ئەگەر کارتی نیشتیمانیان نەبێت ئەوە هیچ مامەڵەیەکیان بۆ بەڕێ ناکرێت. لە کاتی ونکردنی ئەم کارتەشدا 25,000 غەرامە وەردەگیرێت ئەگەر بۆ جاری دووەم ئەمە ڕوو بداتەوە
ئەوە 50,000یان لێوەردەگیرێت. لە کاتژمێر 8 بەیانیەوە ئەم ژن و پیاوە بە تەمەنە لەم بەڕێوەبەرایەتیان بۆ ئەوەی کارەکانیان بەڕێ بکرێ. بەڵام تاوەکو ئێستاش چاوەڕوانی فەرمانبەرەکانەکەن کە کاتژمێر یەکی دوای نیوەڕۆیە بۆ ئەوەی کارەکانیان بەڕێ بکەن. فەرمانبەرەکانیش گلەی لە هاوڵاتیانەکەن کە ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێ. بۆیە کێشەیان بۆ دروستە بێت و کێشەی سەرەکی فەرمانبەران بەکارهێنانی فۆتۆکۆپی بەڵگەکانە لەلایەن هاوڵاتیانەوە. ڕێناس عەلی NRT هەولێر. جیاواز لە هەرێمی کوردستان لە وڵاتی وەکو ئەمریکادا کار بە سیستەمی ئەلکترۆنی دەکرێت بۆ خزمەتگوزاری و ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی هاوڵاتیان. بۆ نمونە بۆ وەرگرتنی پاسپۆرت پێویست ناکە سەردانی فەرمانگەی پاسپۆرت بکەیت، بەڵکو سەرجەم زانیاریەکانن لە ڕێگەی ئۆنلاینەوە دەگەیەنتە فەرمانگەی پاسپۆرت و دواتر لە ڕێگەی پۆستی ماڵانەوە پاسپۆرتەکەت وەردەگریتەوە. من هونەر ئەنوەرم لە نیویۆرکەوە لەگەڵتانم. لە هەرێمی کوردستان وەکو دەزانرێت مەسەلەی بیرۆکراسیەت و ڕۆتیناتی کارجێڕی بۆتە کێشەیەکی زۆر بۆ هاوڵاتیان کە ڕۆژانە مامەڵی لەگەڵ دەکەن. لێرە لە ئەمریکا بەشێکی زۆر لەم کێشانە کەم کراوەتەوە بە ئاراستەیەک کە زۆر جار هاوڵاتی ئەمریکی تەنانەت پێویستیش ناکە سەردانی هیچ فەرمانگەیەکی حکومی بکات لە پێناوی بەڕێکردنی کاروبارێکی. لە ئەمریکا جگەل لە هەندێک لە فەرمانگەکانی وەکو ئاسایش و پۆلیس و پۆستە نەبێت کە لەلایەن حکوومەتەوە ڕاستەوخۆ بەڕێوە دەبرێن، زۆرینەی دامەزراوە خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان دراوەتە کەرتی تایبەت. کەرتی تایبەتیش بەپێی چاوەڕوانی و ئاستی پێشبینی هاوڵاتیان هەوڵ دەدات باشترین خزمەتگوزاری پێشکەش بکات. لە پێناو ڕایکردنی کاروباری هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسان و کەمکردنەوەی ڕۆتینیاتی کارگێڕی یان بیرۆکراسی، مامەڵەی هاوڵاتیان لە زۆرینەی فەرمانگە حکومیەکان بە دوو شێواز بەڕێوە دەچێت. ئەوانیش پێشکەشکردنی مامەڵەیە بە ئۆنلاین یان پێشکەشکردنی مامەڵەیە لە ڕێگەی پۆستەوە. ڕێگای یەکەم بە شێوازی ئۆنلاین واتە لە ڕێگەی پێشکەشکردنی ئەلکترۆنی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەڕێوە دەچێت. بەکاربردنی ئینتەرنێت بۆ بەڕێکردنی مامەڵەی هاوڵاتیان نەک تەنها کاتێکی زۆر بۆ هاوڵاتیان ئەجێڕێتەوە، بەڵکو وا دەکات فشارێکی کەمتر لەسەر فەرمانگە حکومیەکان هەبێت و قەرەباڵی سەرجادەکان و مەترسیەکانی هاتوچۆ کەم دەکاتەوە. بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەک پێویستی بە دەرهێنانی پاسپۆرت بێت، پێویست ناکە سەردانی هیچ فەرمانگەیەکی حکومی بکات، بەڵکو لە ڕێگەی ئۆنلاینەوە دەتوانێت داواکاری پاسپۆرتەکە بکات. هاوڵاتی لە ڕێگەی ئینتەرنێتەوە مامەڵەکەی بۆ فەرمانگەی تایبەتمەند دەنێرێت، ئەویش بە پڕکردنەوەی فۆرمی تایبەت لەسەر ئینتەرنێت و ناردنێتی بۆ فەرمانگە حکومیەکان بە شێوازی ئەلکترۆنی. فەرمانگەکەش هەر لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەتوانێت تەواوی داواکاریەکەی بۆ پێدانی پاسپۆرت ڕایی بکات و لە دوای ماوەیەکی دیاریکرا و لە ڕێگەی پۆستەوە پاسپۆرتەکەی بۆ دەنێرێتە ماڵەوە بەبێ ئەوەی سەردانی هیچ فەرمانگەیەکی حکومی بکات. ئێستا زۆرینەی شتەکانم بۆتە ئەلکترۆنی، هیچ شتێکی ئەوتۆی گرنگم چیدی لە ڕێگەی پۆستەوە بۆ نایەت. ڕێگەی پۆستیش خەریکە لێرە بەسەرچێ و هەموو شتەکان بە ئەلکترۆنی جێبەجێکرێن. بەڵام ئەگەر شوێنێک ما بێ کە پێویستی بە پۆست هەبێ بۆ ڕایکردنی کاروبارەکانی، دەبێت لە ڕێگەی سیستەمێکی کاریگەرەوە جێبەجێ بکرێت. ئێمە لە ئەمریکا چەند سیستەمێکمان هەیە، لەوانش سیستەمی پێشبڕکەی سەردەمی سەرمایەداری گواستنەوە لە ڕێگەی خزمەتگوزاری گەیاندنی پۆستەوە کە سیستەمێکە زۆر بەباشی کارەکە. لەبەرەوەی 2 بۆ 3 تەنانەت 4 پێشبڕکێکاری تری هەیە کە هەمویان هەوڵێوادەن هەمان خزمەت پێشکەش بکەن بە نرخێکی کەمتر. ڕێگەی دووەم لە ڕێگەی پۆستەوە. لە ڕێگەی پۆستەوە واتە هاوڵاتیان لە ڕێگەی پۆستەوە دەتوانن مامەڵەکانیان بۆ فەرمانگە حکومیەکان بنێرن و فەرمانگەکانیش هەر لە ڕێگەی پۆستەوە مامەڵەکانیان بۆ دەنێردنەوە. تەواوی ڕێنمایی و فۆرمی داواکاری پێشکەشکردنیش لەسەر سایتی ئەلکترۆنی فەرمانگە حکومیەکان بڵاو کراوەتەوە و لە کاتی بوونی هەر پرسیارێک دەتوانرێت بە تەلەفۆن زۆرینەی کارەکان ڕایی بکرێت. واتە لە ئەمریکا حکوومەتی ئەلکترۆنیە. لە ڕێگەی ئینتەرنێت و پۆستەوە هاوڵاتیان بەبێ ئەوەی بچنە هیچ فەرمانگەیەکی حکومیەوە مامەڵەکانیان ڕادەپەڕێن و ئیمزاکانیشان بە شێوازی ئەلکترۆنی لێوەردەگیرێت. یەکێکی تر لەو بابەتانی کە جێگەی سەرنجە لە ئەمریکا بابەتی بیمەی گەشتیارانە لە هێڵە گشتیەکاندا. لە ئەمریکا بەپێی یاسا هیچ ئۆتۆمبیلێک ناچێتە سەر شەقام بەبێ ئەوەی لەلایەن کۆمپانیایەکی دڵنیاییەوە بیمەی بۆ نەکرابێت. ئەو کۆمپانیا زەبەلاحانی کە هێڵەکانی پاسی گشتی بەڕێوە دەبن، خۆیان لە خۆیاندا دڵنیاییان داوە بە گەشتیاران بە جۆرێک لە ئەگەری ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازراودا هەر گەشتیارێک دەیندار بێت، مافەکانی لەلایەن کۆمپانیای هێڵەکەوە پارێزراو دەبێت. ئەو مافانەش بریتین لەمانەی خوارەوە. یەکەم،
دابینکردنی هەر تێچوونێکی نەخۆشخانە هەر لە کڕینی دەرمان و پێداویستێکی پزیشکی بێت هەتا نەشتەرگەری و مانەوە لە نەخۆشخانە. دووەم، قەرەبووکردنەوەی ئەو موچەیی کە قوربانیەکە پیای دەکات لە شوێنی کارەکەی بۆ ئەو ماوەی کە ناتوانێت دەوام کات بەهۆی برینەکەیەوە. سێم، قەرەبووکردنەوەی هەر زیانێکی دیکە کە گەشتیار ڕوبەڕووی دەبێتەوە لە ئاکامی ڕووداوەکە و ئەگەر ڕووداوەکە ببێتە هۆی کەم ئەندامبوونی هەمیشەیی گەشتیارەکە، ئەوە کۆمپانیای هێڵی گواستنەوەکە بەرپرس دەبێت لە دابینکردنی ژیانی گەشتیارەکە بۆ ماوەی هەموو تەمەنی داهاتووی. و ئەگەر ڕووداوەکەش بۆ هۆی مردن، ئەوە خانەوادەی قوربانیەکە قەرەبوو دەکرێنەوە بە پێی بارودۆخی ڕووداوەکە. من سرم سوڕماوە لەوەی کە لە کوردستان هیچ جۆرە تەئمیناتێک بۆ کەسانە نییە کە لە هێڵە گشتیەکانی وەکو پاس و تاکسی بەکارێنن. کاتێک کە تووشی ڕووداوی هاتوچۆوە بن یاخود زیانیان پێگا بەهۆی بەکارهێنانی ئەو هێڵانەوەیە. لە ڕاستیدا ناتوانم پێشبینیەکی لەو زۆرە بکەم لێرە لە ئەمریکا ڕوودات کە هاوڵاتیان هێڵی گواستنەوە گشتیەکان بەکار بهێنن بە بێبوونی هیچ تەئمیناتێک. خەڵکی کوردستان شایانی هەمان خزمەتگوزاریە کە لێرەش هەیە. نازانم چۆن دایک و باوکان لە کوردستان ئەو بڕیارە قورسە ئەدەن لە پێناو خوێندنی مناڵەکانیان ناچارن کە مناڵەکانیان بخەنە ناو ئەو ئۆتۆمبیلانەی کە مەردی سەلامەتیان نییە یاخۆ شۆفێرەکانیان بە پشکنینێکی تەواو و سەلامەتیان تێپەڕ نەبوون. سەرڕای هەموو ئەمانش شۆفێر پێش ئەوەی دەست بەکار ببێت بە چەند کۆرسێکی ڕێنمایی هۆشیار دەکرێتەوە. پشکنینی پزیشکی بۆ ئەنجام دەدرێت بە مەبەستی دڵنیابوونەوە لەوەی کە هۆگری مادە بێهۆشکەرەکان نییە. بۆ پاش دەست بەکاربوونی وەکو شۆفێر هەر ماوە جارێک کۆرسی هۆشیارکردنەوە دووبارە وەردەگرێتەوە بۆ ئاگاداربوون لە سەلامەتی ڕێگەوبان و بیرهێنانەوەی ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی ڕووداوی دڵتەزێن. لێرە و لەوێ لە پاش ڕووچانێک بەردەوامە بێت. لە مێژە لە هەرێمی کوردستان چەندین نەتەوە و زمان و کللتور و ئاینی جیاواز پێکەوە دەژین بەبێ ئەوەی هیچ گرژێک و ئاڵۆزێکیشیان بۆ دروست بێت. ئەمە ژوای کردووە ڕنگدانەوەی هەبێت لە ناو کۆمەڵگادا. سەرڕای ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەردوو وڵاتی ئێران و سعودیە کە ئەم دوو وڵاتە بەهۆی جیاوازی مەسەبەکانیانەوە یەکتر قبولکردنیان تێدا نییە. پێکەوە ژیانی نەتەوە و ئاینە جیاوازەکان لە کوردستان مێژوویەکی دێرینی هەیە. ئەمە ژیای ناوەکی برا، یعنی زیاتر لە برا چونکو براتەکە دوور بیت ناگەتە تو بەسەکە جیرانت کورد بیت یعنی مسلمان بیت زوو دەگەتە تو. فرەئاینی یەکێکە لە تایبەتمەندیەکانی وڵاتی مێزۆپۆتامیا و ئەو تایبەتمەندیانە لە ژیانی گەلانی ئەم ناوچەیەدا ڕەنگی داوەتەوە. لە دێر زەمانەوە جوگرافیای کوردستان یارمەتی دەربووە بۆ دروستبوونی ئاینەکانی وەک ئێزدی، زەردەشتی، مانی، جوولەکە و کاکەیی و مەسیحیەت و دواتریش ئاینی ئیسلام. دەیان ساڵا لە وڵاتی ئێمەوە سەدان ساڵ و هەزاران ساڵی شێ دەبینین کەەوە ئەو دیانەتانی تر کە لەگەڵ لە هەرمی کوردستانە لەگەڵ مسلمانەکانە ژیاون لەگەڵ ئێمە مسلمانە ژیاون هیچ کێشە و گرفتێک نەبووە. نەتەوە جیاوازەکان بە درێژایی ڕۆژگار پێکەوە لەسەر ئەم خاکەدا ژیاون و کورد و عەرەب و ئێزدی و تورکمان و کلدان و ئاشور و سریانی ئەو نەتەوانن کە پێکهاتەی کۆمەڵگای کوردستانن. ئەو نەتەوانە سەرەڕای دینداریان تا ئێستا زۆرینەی دابوونەریت و بیرروباوەڕەکانی خۆیان پاراستووە و کوردستانیش بۆتە لانکەیەکی ئارام بۆ ژیانێکی لەبار بۆ ئەو کەسانەی کە بە بیرروباوەڕی جیاوازەوە لەسەر ئەم خاکە دەجین. ئەگەرچی تا ئێستا ئامارێکی فەرمی لەسەر ئەو نەتەوانەی کە بە بیرروڕای جیاوازەوە لە کوردستان دەژین نییە، بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان زۆرینەی خەڵکی کوردستان پەیڕەوی ئاینی ئیسلامن و موسڵمانن. لە دوای هاتنی داعش و هێرشکردن بۆ سەرشەنگال و ناوچەکانی دەوروبەری لەلایەن ئەو چەکدارانەوە بە هەزاران ئێزدی ئاوارەی شارەکانی هەرێمی کوردستان و
وڵاتی سووریا و تورکیا بوون و بەشێکیشیان بەرەو وڵاتانی ئەوروپا کۆچیان کرد. ئێزیدیەکان بەهۆی ئاینەکەیانەوە ڕوبەڕووی کۆمەڵکوژی بوونەوە و بە سەدان پیاویان بەدەستی چەکدارانی داعش کوژران و بە هەزاران کچ و ژنی ئێزدی بە دیل گیران و گوازرانەوە بۆ ئەو ناوچانەی لە کۆنتڕۆڵی داعشدان. ئێزدیەکان لە عێراقدا بەهۆی ئاینەکەیان زیاتر لە 70 جار ڕوبەڕووی کۆمەڵکوژی و ماڵوێرانی و دەربەدەری بوونەتەوە. لە دوای ڕووخانی ڕژیمی باس دۆخی هەڵگرانی ئاینە جیاوازەکان لە عێراق بەرەو ئاڵۆزی ڕۆژ، ئەگەرچی لە سەردەمی حکوومەتی باس مەسیحی و شیعەکانی عێراق وەک کارتێکی سیاسی بەکاردەهێنران و بەو شێوازە دەچەوسێنرانەوە، بەڵام لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 مەسیحیەکانی عێراق کەوتونەتە نێوان بەرداشتی شیعە و سوننەوە، لەژێر ناوی جیهاد چەندین کەنیسە و ماڵ و دوکانی مەسیحیەکان تەقێنراونەتەوە یان لەژێر هەڕەشە و تۆقێندان لەسەر مۆڵک و ماڵی خۆیان دەردەکرێن و بە ناچاری کۆچ دەکەن بۆ شوێنێکی ئارامتر. بەشێکیشیان لە ئێستادا لە کوردستان نیشتەجێن و بەشێکی زۆریشیان بەرە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کۆچیان کردووە، بە تایبەت لە دوای هاتنی داعش و هێرشکردنە سەر مووسڵ لەلایەن ئەو چەکدارانەوە دۆخی پەیڕەوانی ئاینی مەسیحی و ئاینەکانی تر بەرەو خراپتر ڕۆشت. لە ئێستادا و لە دوای ڕووخانی ڕژیمی باس سوننەکان لە دۆخێکی خراپدان لە دەسەڵاتدا پەراوێز خراون. بە پێی هەندێک لە راپۆرتە نێودەوڵەتیەکان گروپە ملیشیا شیعەکان بە بیانووی بەرەنگاربوونەوەی تیرۆر مزگەوتی سوننەکان دەتەقێنەوە لە هەندێک ناوچە و بە تایبەتیش لە پشتێنەی دەوری بەغدا و پارێزگای دیالە هەوڵی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە لە بەرژەوەندی شیعەکان دراوە. ململانەی تایفی و شەڕی مەسەبی لە عێراق لە دۆخێکی مەترسیدایە. ڕووداوەکانی پەلاماردانی هێمە ئاینیەکانی شیعە و سوننە لە عێراق نمونەیەکی بەردەوامی شەڕی مەزهەبیە. جیاوازی نێوان نەتەوە و ئاین و مەسەبەکان بەریەککەوتنی بەردەوامیان لەگەڵ یەکتر و هەوڵی هەرلایەکیان بۆ خۆزاڵکردن بەردەوامی داوە بە توندوتیژیەکان. بە پێی ئامارێکی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوی مافی مرۆڤی نێودەوڵەتی تەنها لە دەمانگی ساڵی ڕابردوو بەهۆی شەڕی داعش و هێزە ئەمنیەکانەوە نزیکەی 7000 هاوڵاتی کوژراون. هەر بەپێی هەمان ئامار زیاتر لە 3000 هاوڵاتی ئاوارە بوون و زۆربەیان ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە. لە سووریا و عێراق و لوبنان و یەمەن سوننە و شیعە لە ڕێگای گروپە چەکداریەکانیانەوە بەردەوام کردەوەی توندوتیژی دژ بە یەک ئەنجام دەدەن. چاودێرانیش پێیان وایە ئێران توانیوێتی ڕاستەوخۆ لەم ڕێگەیەوە دەست وەرداتە کاروباری ناوخۆیی ئەو وڵاتانە و ناکۆکیەکان قوڵتر بکاتەوە. لە بەرامبەریشدا سعودیا ڕەوتی ئیسلامی سوننە دژ بە هەژمونی ئێران ڕاوەستاوە لە هەمان ئەو ناوچەیە و لەو وڵاتانە بووەتە یاریکەرێکی سەرەکی. لە ئێران سوننەکان لەو باوەڕەدان لەلایەن شیعەکانی ئەو وڵاتەوە کە زۆرینەن ستەمیان لێ دەکرێت و لە سعودیەش بە پێچەوانەوە شیعەکان باوتەی هەندێک لە ڕێکخراوەکانی سوننە لە تارانی پایتەختی ئێران نزیکەی 1 ملیۆن دانیشتووی سوننە هەیە. بەڵام سەرەڕای ئەو ژمارە بەرچاوەش سوننەکان تەنانەت یەک مزگەوتی تایبەت بە خۆیان نییە و ناچارن نوێژی هەینی لە بینای باڵوێزخانەی پاکستان ئەنجام بدەن. لە بەرامبەردا شیعەکانی تاران نزیکەی 3000 مزگەوت و حوسەینیەیان هەیە. لە شاری مەدینەی سعودیا کە ژمارەیەکی بەرچاوی دانیشتوانەکەی شیعەن و بەپێی هەندێک سەرچاوە ژمارەیان نزیکەی 100,000 کەس دەبێت، بەڵام تەنها یەک حوسەینیەیان هەیە. لە بەرامبەردا سوننەکانی ئەو شارە 2354 مزگەوتیان هەیە. لەو راپۆرتانەی ساڵانە لەبارەی ئازادی ئاینی لە جیهاندا بڵاو دەکرێتەوە، وڵاتانی ئیسلامی وەک ئێران و سعودیا و پاکستان و عێراق و سوودان لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدان کە ئازادی ئاینیان تێدا پێشێل دەکرێت. لە ئێران ئەگەرچی دەسەڵاتداران بە بەردەوامی باسی برایەتی شیعە و سوننە دەکەن، بەڵام سوننەکان کە ڕێژەی لە 100 بۆ لە 120 دانیشتوانی ئێران پێکدەهێنن، ڕەخنەیان لە دەسەڵاتدارانی ئەو وڵاتە هەیە کە مافەکانیان پێشێل دەکرێت. سوننە مەسەبەکان پۆستە باڵەکانیان پێ نادرێت. لە 37 ساڵی ڕابردوودا جگە لە پۆستە باڵەکان تەنانەت هیچ سوننە مەسەبێک
پۆستێکی پلەدووی وەک پۆستی پارێزگاریشی پێ نەدراوە. ساڵانە ژمارەیەک لە چالاکوانە ئاینیە سوننە مەسەبەکان لە سێدارە دەدرێن، بە تایبەت ئەو سوننە مەسەبانەی کە بە نەتەوە کوردن، چونکە 2 جار دەچەوسێندرێنەوە، یەکەم جار لەبەر کوردبوونیان و دووهەم جار لەبەر ئەوەی سوننەن. جگەل لە سوننە مەسەبەکان، پەیڕەوانی ئاینەکانی تر بە تایبەت مەسیحیەکان و کاکەیەکان لە ئێران دەچەوسێندرێنەوە. پێش ڕووخانی ڕەژیمی شاهەنشاهی، مەسیحیەکانی ئەو وڵاتە لە زۆربەی شارەکانی ئێران نیشتەجێ بوون، بەڵام لەگەڵ هاتنی کۆماری ئیسلامی ئێران بەشێکی زۆریان کەنیسەکانیان ڕوخێنران یان داخران و بە هەموو شێوازێک مەراسیمە ئاینیەکانیان لێ قەدەغە کرا. لەم ساڵانەی دواییدا بەهۆی فشارە نێودەوڵەتیەکان بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران، مەسیحیەکان توانیان لە کەنیسەکان مەراسمی ئاینی خۆیان بەجێ بهێنن، بەڵام هێشتا بەشێک لە پەیڕەوانی ئەو ئاینە لە ماڵەکانی خۆیاندا مەراسیمە ئاینیەکانیان بەجێ دێنن. کاکەیەکان کە لە نەتەوەی کوردن و بە یارسان ناسراون لە ناوچە کوردنشینەکان نیشتەجێن، ئەوانیش وەک پەیڕەوانی مەسیحی ڕوبەڕووی هەڕەشە و زیندانیکردن دەبنەوە و هەندێک جاریش بە تایبەت لە پارێزگای کرماشان و شاری قەسری شیرین و سەرپول زەهاب و شارۆچکەی کرند مەزارگەکانیان دەڕوخێنرێت و ڕێگری لە مەراسیمە ئاینیەکانیان دەکرێت. لە سەعودیە دۆخی شیعەکان لە سوننەکانی ئێران ئەگەر خراپتر نەبێت باشتر نییە. شیعەکانی سەعودیە نزیکەی لە سەدادا بۆ 15 دانیشتوانی سەعودیە پێک دەهێنن، نزیکەی لە 180 نەوتی سەعودیە لە ناوچە شیعەکانی ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە بەرهەم دەهێنرێت. لە کاتێکدا لە ڕووی ئابووریەوە شیعەکان کەم داهاترین و هەژارترین دانیشتوانی سەعودیان. بەپێی راپۆرتێکی هیومەن ڕایتس وۆچ، لە شارەکانی مەکە و مەدینە شیعەکان ناتوانن ئینتیمای شیعەبوونی خۆیان ئاشکرا بکەن. لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی سەعودیە بە چاوی گومانەوە سەیری شیعەکانی کردووە. پیاوانی ئاینی زۆر جار تۆمەتی سیخۆڕیکردن بۆ ئێرانیان دەدرێتە پاڵ و بەو هۆیەشەوە حکمی قورسیان بەسەردا دەسەپێنرێت. شیعەکان لە بەحرینیش لە دۆخێکی باشدانین، لە 170 دانیشتوانی بەحرین شیعەن، بەڵام لەلایەن دەسەڵاتی سوننەکانەوە بە تەواوی پەراوێز خراون. کێشەی تاپۆکردنی زەوی و مڵکیان هەیە و لە بەرامبەردا حکوومەتی بەحرین ڕەگەزنامە بە سوننەکانی فەلەستین و وڵاتانی دیکە دەدات. صيحة واحدة فإذا هم جميع لدينا محضرون. لە دەرەنجامی ئەو شەڕەتایفی و مەسهەبیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویانداوە و تا ئێستاش لە هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوامە، پێکەوە ژیانی نەتەوەی و ئاینی لە ژێر پرسیاردایە و بە سەدان هەزار کەسیش بوونەتە قوربانی. ژاڵە محەممەد NRT. سەرۆکی شارەوانی لەندەن موسڵمانە سەرڕای ئەوەی لە وڵاتی بەریتانیادا ئاینی مەسیحی بوونی هەیە و بەربڵاوە. لەگەڵ ئەمانەشدا کۆمەڵێک نەتەوەی جیاواز و زمانی جیاواز و ئاینی جیاواز لە وڵاتەدا دەژین. ئەمانەش هەمویان پێکەوە قبول کراون. لە لەندەندا یاخود لە بەریتانیادا بە شێوەیەکی گشتی ڕەگەزپەرستی قەدەغەیە لە یاساکاندا. من ێستا لە بەردەم باڵەخانەی شارەوانی یاخود پارێزگاری لەندەندام. بۆ یەکەم جار لە مێژووی شارە گەورەکانی خۆراوادا موسڵمانێک کە کوڕی خێزانێکی کۆچکردووی پاکستانیە دەبێتە خاوەنی گەورەترین پۆست لە شارەکەدا کە عومدەیە. سەدیخانی پارێزگاری لەندەن لەسەر بنەمای شارەزایی و لێهاتی و توانای خۆی دەنگی هاوڵاتیانی بەریتانی بەدەستێنە. بەڵام ئەمە دیاردەیەکی ئاساییە بۆ شاری لەندەن کە هەمووان لە بەردەم یاسادا یەکسان و هەم شارێکی فرەڕەنگ و فرەکەلتوریشە. هەرچەندە لە مێژە بەریتانیا وڵاتێکی فرەڕەنگ بووە، بەتایبەتی شارێکی پڕجم و جۆڵی بازرگانی و کەلتوری وەک لەندەن، بەڵام فرەکەلتوربوون و پێکەوەژیان و یەکلور قبولکردنی ڕەگەز و ئاین و ئاراستەی سێکسی جیاواز تا ڕادەیەک نوێیە. ئیمپریالیزمی بەریتانی و بازرگانیکردن بە کۆیلەوە سەرەتایەکی تاڵی فرەکەلتوریە لە بەریتانیا، بەڵام تەنها دوای جەنگی جیهانی دووەم و کۆچکردنی بە کۆمەڵ بۆ وڵاتەکە سەرەتای فرەکەلتوری بە باشی ڕێکدا دەکوتێت.
لە هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردوودا سەرەتا حکوومەتە ناوخۆییەکان پەیڕەوی بنەماکانی پێکەوەژیانی فرەکەلتوریان کرد و دواتر لەسەر دەستی پارتی کرێکاران لە کۆتایی 90ەکاندا لەسەر ئاستی نیشتیمانی فرەکەلتوری وەک سیاسەتکاری حکوومەت پەیڕەوی لێکرا. من ئێستا لە سۆهۆم، ئەو جێگەی کە جگەلەوەی پێگەیشی گرنگی گەشتیاری و مێژووی شاری لەندەنە، ئەو شوێنەشە کە تیایدا هاوڕێگەسخوازەکان بە ئازادی تعبیر لە ئاڕاستی سێکسی خۆیان دەکەن. لێرەوە ڕنگ و دەنگ و ڕەگەز و ئاڕاستی سێکسی جیاواز لەسەر ئاستی نیشتیمانی نوێڕایەتی دەکرێت لە بوارەکانی سیاسەت، وەرزش، کەلتور و هونەردا. بۆ نمونە یەکێک لە گەورەترین وەرزشەوانە بەریتانیەکانی ئەمڕۆ مۆ فەرەحە کە لە تەمەنی 8 ساڵیدا لە سۆماڵیاوە کۆچی بۆ بەریتانیا کردووە و ئەمساڵ نازناوی شەرەفی شایانەی پێبەخشرا. هەروە زیاتر لە 40 ئەندام پەرلەمان کەمینەن و تەنانەت کوردێکی باشووریشان تێدایە. ئەمە جگەلەوەی زیاتر لە 30 ئەندام پەرلەمان هاوڕێگەسخوازن و هەموو ئەمانە ژوا دەکەن پەرلەمانی بەریتانیا بەڕاستی فرەڕەنگ بێت. یەکێک لە دانیشتوانی شاری لەندەن کە لە ناوچەیەکی فرەکەلتوری شارەکە کار دەکات بەم شێوەیە باسی لە ئەزموونی خۆی کرد. پێم وایە تاکو و فرەڕەنگی زیاتر بێ سوودی زیاتری هەیە بۆ وڵاتەکە و ئەوشمان لە یاد نەچێ بەریتانیا هەمیشە فراکلتور بووە، هەر لە دروستکردنی ئیمپراتۆریەت و کۆیلایەتیەوە بۆ کۆچکردن. بۆی لای من باشترە وڵاتەکە و بەتایبەت لەندەن تێکەڵ و فرەڕەنگ بێت. ڕاستە هەندێک تا ڕادەیەک خەڵک دابڕاون لە کۆمەڵ، بەڵام ئەگەر سیاسەتی فرەکلتوری لە ئارادا نەبێ ئەوە خەڵکێکی زیاتر دادەبڕێن. ئەمە جگەلەوەی ناتوانین زۆر لە خەڵک بکەین تێکەڵ ببن ئەگەر خۆیان نیانەوێت. بۆ نمونە من خۆم زۆر تێکەڵم لەگەڵ هەموو ڕنگ و ئاینێک و هیچ کێشەم نییە. کەسێکی دیکەش بەم جۆرە باسی لە پێکەوژیانی ڕنگ و دەنگە جیاوازەکان کرد. من خۆم کە هاتمە ئەم ناوچەیە لام سەیر بوو، ئەم هەموو خەڵکە بەیەکەوە دەژین، بەڵام دواتر بۆم دەرکەوت ئاساییە و ئەگەر بتەوێت دەتوانی لەگەڵ هەموو جۆرە کەسێک قسە بکەیت و ئاشنایان بیت. بۆیە پێم وایە کە تێکەڵی خەڵک سیاسەتێکی باشە. ئەوەی کە خەڵکی بەریتانیا وەک دراوێکی ئاسایی تەماشای دەکەن دەرەنجامی سیاسەتی چەندین ساڵی حکوومەت و هەوڵی چالاکوانان و کەمینەکان بووە بۆ ئەوەی کاریگەریەکانی کۆچ و تێکەڵبوون و پێکەوەژیان بە شێوەیەشی هارمۆنی بەڕێوە بچێت. لە سایی ئەو سیاست کارانەوەیە کە ئێمە ئێستا لە بەردەم مزگەوتێک داین لە ناوچەیەکی تێکەڵ و فرەکەلتوری لەندەندا. لێرە مزگەوتێک لە تەنیش سەماخانە و مەیخانەیەکەوەیە بەبێ ئەوەی هیچ کامیان دەستدرێژی بکاتە سەر مافی ئەوی تریان. بۆ بەریتانیەکان ئەمە دیمەنیشی ئاساییە لایەک مزگەوت و لایەکی تریشەوە مەیخانە و سەماخانەکان هەبن. ئەوەی سەرەتا وەک بیرۆکەیەک دێتە ئاراوە لە ڕێگەی ریفۆرمی یاسا و ڕێسا و ڕێنمایی لە سیستەمی خوێندن و تەندروستی و خانوبەرە و کەلتوردا چەسپێنرا بۆ ئەوەی سەرجەم کەلتورەکان ناسنامەی تایبەت بە خۆیان و زمان و کەلتور و تایبەتمەندی خۆیان بپارێزن. لێرەشەوە فرەکەلتوری دەبێتە پایەیەکی سەرەکی کۆمەڵگای بەریتانیا. ئەم مزگەوتایەکێکە لە زیاتر لە 1500 مزگەوت لە وڵاتەکەدا کە تیاندا هەندێک لە زیاتر لەو 2 ملیۆنی موسڵمانی لە بەریتانیا دەژین سەردانیان دەکەن. لە بەریتانیا سەرجەم ئاینەکان بێباوەڕەکان دژە ئاینەکانیش مافی ڕادەربڕین و تعبیرکردنیان هەیە لە خۆیان بە بێڕێگری. هەروە لە یاسادا ئەوە چەسپێنراوە کە ئەنجامدانی تاوان لەسەر برەمای ڕەنجی پێست و ڕەگەز و ئاین و ئاڕاستی سێکسی سزای توندی هەیە و بە تاوانێکی نەناو دەبرێت. سەرڕای هەموو ئەم هەوڵانە و دواتر دوای ڕووداوە توندڕەویەکانی چەند ساڵی ڕابردوو جارێکی دی پرسیار لەسەرم سیاسەتکارە دروست بووە. تاوەکو دەیڤید کامێرۆنی سەرۆکوەزیرانی پێشوو ڕایگەیاند فرەکەلتوری لە بەریتانیا شکستی هێنا و پێویستە بەریتانیەکان بە هەموو ڕنگ و دەنجێکەوە جارێکی تر بایەخ بە بەها بنەڕەتەکانی وڵاتەکە بدەن. ئەمە جگەلەوەی بڕیاری جیابنەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بەشێکی پەیوەست بوو بۆ هەست و سۆزی دژە کۆچەی لەلایەن بەشێک لە کۆمەڵ لە بەشێک ناوچەکانی بەریتانیادا دروست ببوو. بەڵام هەموو ئەمانە لەو ڕاستیە ناگۆڕێ کە زۆربەی بەریتانیەکان ئەمڕۆ هەست بە بەریتانی بوونی خۆیان دەکەن و هاوکات پارێزگاری لە جیاوازەکانیشان دەکەن. ئەوەش
کە بەریتانیا لە وڵاتەکانی دیکە جیا دەکاتەوە ئەو فەڕەنگی و فرەکەلتوریە کە ڕێگە دەدات موسڵمانێک بێتە عومدەی پایتەخت و هاوکات بەرگری لە مافی هاوڕێگەسخوازەکانیش بکات. سەرنگ حارس زێنارتی، لەندەن. تەواوی بڕگە و بابەتەکانی ئەڵقەیەم جارەی لێرە و لەوێتان پێشکەشکرا. بەختەوەربن.